بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان دوای 165 ڕۆژ لە داخستنیان حکوومەتی عێراق بڕیاریدا بەکردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان. حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند دوای ڕازیبوونی هەرێمی کوردستان بە گێڕانەوەی دەسەڵاتی فیدراڵی بڕیارەماندا بەکردنەوەی فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی بە ڕووی گەشتە نێودەوڵەتیەکان. بە میواندارێک لە بەڕێزان زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغدادەوە هەروە لە هەولێری شەو دکتۆر محەممەد کیانی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. حکوومەتی عێراق بڕیاریدا فڕۆکەخانەکانی هەرێم بە ڕووی گەشتە نێودەوڵەتیەکان بکرێنەوە و حکوومەتی هەرێمیش پێشوازی لێ دەکات. حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق لە کۆبوونەوەی لەگەڵ بەڕێوەبەرایەتی نوێی فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی لە بەغدا ڕایگەیاند لە دوای ئەوەی دەسەڵاتی هەرێم بەپێی دەستوور ڕەزامەند بوو لەسەر گەڕاندنەوەی دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی بۆ فڕۆکەخانەکان بڕیاردراوە فڕۆکەخانەکانی هەرێم بە ڕووی گەشتە نێودەوڵەتیەکان بکرێنەوە. نووسینگەی ڕاگەیاندنی حەیدەر عەبادی ناوەڕۆکی بڕیارەکەی لەبارەی فڕۆکەخانەکانی هەرێم ئاشکرا کرد و تێیدا هاتووە دامەزراندنی بەڕێوەبەرایەتی پاراستنی تایبەت بەسەر فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان کە تێیدا سەرپەرشتی و دەسەڵات لەژێر فەرمانی وەزارەتی ناوخۆیی فیدراڵیدا دەبێت. بەشی پاراستنی تایبەتی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەولێر پەیوەست دەبن بەو بەڕێوەبەرایەتی سەرەوە. بەڕێوەبەری بەشی پاراستن دەبێت ئەفسەر بێت و نابێت بلەکەی لە عەقید کەمتر بێت و جێگرەکەشی نابێت بلەکەی لە مقەدەم کەمتر بێت. هەردووشان لەلایەن وەزیری ناوخۆی فیدراڵەوە هەڵدەبژێردرێن. دەبێت فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ناوبراو پابەند بن بۆ پۆشاکەی دیاری کراوە بۆ هێزی ئەمنی سەر بە وەزارەتی ناوخۆی فیدراڵ بە پێی ڕێنماییەکانی ژمارە 7 بۆ ساڵی 2014. سیستمی چاودێری دەبەسترێت بە سیستمی سەرریشی لە بەغدا کە تایبەتە بە فڕۆکەخانەکان و دەروازەکانی هەرێم بە هەمانە و شێوەیی کە لە دەروازەکانی دیکەی عێراق کاری پێدەکرێت. کردنەوەی فڕۆکەخانەکان پێشوازی حکوومەتی هەرێمی لێکەوتەوە و نێچیروان بارزانیش سوپاسی تایبەتی عەبادی دەکات. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم دوای بڕیاریکردنەوەی فڕۆکەخانەکان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە هەولێر ڕایگەیاند پێشوازی لەو هەنگاوە دەکەن و هەنگاوێکی ڕاستە. بەو ئاڕاستەیە دەڕوات کە هیوادارین کێشەکانی دیکەش لەگەڵ بەغدا لە چوارچێوەی دەستوور چارەسەر بکرێن. سەرۆکی حکوومەتی هەرێم وتیشی سوپاسی تایبەتی سەرۆک وەزیران عەبادی دەکەم. نەتەوەیەکگرتوەکانیش لە عێراق دەستخۆشی لە کردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێم دەکات. لە ڕاگەیاندراوێکدا یان کۆبیش و نوێنەری تایبەتی سکرتەری گشتی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق ڕایگەیاند دەستخۆشی لە بڕیاری سەرۆک وەزیرانی عێراق دەکەن و ئەم بڕیارە لە دەرەنجامی ڕازیبوونی دەسەڵاتی هەرێمی کوردستان دێت بۆ گێڕانەوەی دەسەڵاتی فیدراڵی بۆ فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی. نوێنەری تایبەتی سکرتەری گشتی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق ئاماژە بەوە دەکات ئەمە هەنگاوێکی هێرێنی بەرچاوە و هاوکاری نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێم بەرەو پێش دەبات. ئەوە نیشان دەدات دەتوانرێت گرفتە هەڵپەسێنراوەکان لە ڕێگەی شەراکەت و گفتوگۆ لە چوارچێوەی دەستووردا چارەسەر بکرێن. کردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێم کاردانەوەی نوێنەری ئەمریکا لە شەڕی دژی داعش بەدوای خۆیدا دەهێنێت. برێت ماکۆر نوێنەری سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە تویتێکدا ڕایگەیاند پێشوازی لە بڕیاریکردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێم دەکەن بە هەنگاوێکی گرنگی دەزانن بۆ قۆناغی دوای داعش کە پێویستی بە یەکبوون و یەکڕیزی هەیە لە چوارچێوەی دەستووری عێراقدا. 4 ڕۆژ دوای ئەنجامدانی ڕێکخراندنەوە فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی لە ڕۆژی هەینی 29 ئەیلولی ساڵی ڕابردوو بە بڕیاری حکوومەتی عێراق گەشتە نێودەوڵەتیەکانیان ڕاگیرا. دوای 165 ڕۆژ لە وادە و تەسلیمکردنی فڕۆکەخانەکان بە بەغدا بڕیاردرا ڕۆژی پێنجشەمەی داهاتوو بکرێنەوە. کۆنتڕۆڵکردنی فڕۆکەخانەکانی هەرێم لەلایەن بەغدا لە کاتێکدایە لە دوای ڕووخانی ڕژێمی بەعس و کردنەوەی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی حکوومەتی هەرێم خۆی سەرپەرشتی فڕۆکەخانەکانی دەکرد. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان. ئەگە سەرەتا بچینی لای کاک زانا ڕۆستایی لە بەغدادەوە. کاک زانا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. بەڕێزان چۆن لە بڕیاریکردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێم دەڕوانن لەلایەن حکوومەتی عێراقەوە پێتان وایە ئەم بڕیارە لەسەر چ بنەمایەک دراوە؟ بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو ڕێز بۆ ئێوەش و بینەرانی بەڕێز و میوانەکەی تریش. طبعا ئەم بڕیارە چاوەڕوان کراو بوو دوای ئەوەی کە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی ئیمزا کرد لەگەڵ وەزارەتی ناوخۆی فیدرالی و بە سەرجەم مەرجەکانی حکوومەتی فیدرالی ڕازی بوو
و ئێستاش کە فڕۆکەخانەکان دەکرێتەوە ئێمە پێشوازی لەم بڕیارە دەکەین و ئەنجامی هەوڵ و ماندیبوونی ئێمەی پەرلەمانتارانیشی پێوە دیارە چکە بەردەوام لە ئەنجومەی نوێنەرانی عێراق داپۆشیمان لەسەرکردنەوەی ئەم فڕۆکەخانە کردووە و پێمانەوە بەداخستێن فڕۆکەخانە زیانی زۆر بە هەرێم و بە هاوڵاتیان هەرێمی کوردستان دەگەێنێ. ئەوەی من دەیخوێنمەوە لە ئەم بڕیارە تاوان هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان هێدی هەموو ئەو مەرجانە جێبەجێ دەکا کە حکوومەتی ناوەندی لە سەریدا ناوێت و فاکتەری نێودەوڵەتیش ڕۆڵێکی زۆری هەبوو لە کردنەوەی ئەم فڕۆکەخانانە و هەرزارێکیش فاکتەری نێودەوڵەتی هاتبێتە ناو بابەتەکان فشار لەسەر هەرێمی کوردستان دروستکراوە و هەرێم هەلچێش کراوە بۆ بەردەم بەغدا ناچار کراوە کە مەرجەکانی حکوومەتی ناوەندی جێبەجێ بکات وەکو ئەوەی کە لە راپۆرتەکەش ئێوە باستانێ کرد مەرج و داواکاریەکانی حکوومەتی ناوەندی هەمووی هاتۆتە جێ لە فڕۆکەخانەکان بۆیە فڕۆکەخانەکان دەکرێتەوە. بەڵێ دیارتینەوە مەرجانە چین کە بۆ نمونە بەرەزوتت بەغداد ڕازی بووە دیارتی مەرجەکان ئەوانەی کە بۆتەوە کاریکردنەوەی فڕۆکەخانەکان فڕۆکەخانەوەکو دەواازێکی سنووری تەماشاکرێ لە هەموو دەوڵەتێکی فیدرالیشدا دەواازە سنووریەکان فڕۆکەخانەکان بەدەستی حکوومەتی فیدرالیەوە بە تایبەتی لە هەندێک بواری فیدرالیە بۆ نمونە لە ڕووی ئاسایشەوە ئەبێ بزانرێ ئەم فڕۆکەخانە چێ هاتچۆی تێەکە چێ ئەڕوا چێ دێ و هەروە ئەو کەلوپەلەی کە دێ و دەڕوا پێویستە بە پێی ڕێنمایەکانی حکوومەتی ناوەندیوە بێت نەوەکو کەلوپەلێکی قاساب کەلوپەلێکی نایاسایی داخل ببێت یان بچێتە دەرەوە لە هەرێمی کوردستان و هەروەها داهاتەکانی فڕۆکەخانەکانیش بەشێکی زۆری نیوە بەنیوەیە بۆ حکوومەتی فیدرال و نیوەکەی تشیوەیە سەیطرەکردن لەسەر فڕۆکەخانەکە و ڕێڕەوەکانی فڕۆکە و کۆمەڵی بابەتی تر کە پەیوەندی بە ئاسمانەوەیە ئاسمان لە ڕووی سیادا و سەر بە حکوومەتی ناوەندیە سەر بە پارێزگا و هەرێمەکانەوە نییە کەواتە هەموو ئەو دەسەڵاتانەورد کراینەوە لە سوڵتەی فڕۆکەوانی مەدەنی عێراقی و پێشتریش ڕاگەیاندراوە بە هەرێمی کوردستان هەرێم هەندێکی جێبەجێ دەکرد لە هەندێکی جێبەجێ ناکرد پرۆسەی ڤیزە بەخشین کاتێک هاوڵاتی وڵاتێکی تر دێتە ناو هەرێمی کوردستان مافی ڤیزەدانی نییە ڤیزە کارێکی سیادیە پەیوەندی بە حکوومەتی ناوەندی هەیە کە تا ئێستا حکوومەتی ناوەندی خۆی بێدەنگ کردبوو لەم بابەتە ڤیزەکانی هەرێمی کوردستان بۆ پارێزگاکانی تری عێراق نەیەخوات کاتێک هاوڵاتی وڵاتێکی تر بە ڤیزەی کوردستان دەهات هەرێمی کوردستان نەیدەتوانێت بگاتە بەغدا چونکە حکوومەتی ناوەندی دانی بەم زۆرە ڤیزانە نەدەهێنا کەواتە ئەم کارانە هەموو کاری ئیتیحادین کاری دەستورین پێویست بگەڕێنە بەردەستی حکوومەتی ئیتیحادی بەداخەوە مەسەلەی فڕۆکەخانە بوو یەکێک لەو بابەتانێک کە لە دوای ڕیفراندۆم لە بەرامبەر هەرێمی کوردستان بەکارهێنرا و بەرپرسانی هەرێمی کوردستانیش ئەو مەرجانێک کە ئەمڕۆ قبولیان کردووە ئەگەر پێش 3 مانگ قبولیان کردبایە باشتر بوو ئەو زیانە لە هەرێمی کوردستان نەدەکەوت ئەو هەموو خەڵکە تووشی هەموو ئەزیەت و ئازارە نەدەبوو. بەڵێ سپاس دەکەم دواترگرم بۆ لای بەڕێزت کاک دکتۆر محەممەد سپاس بۆ بەڕێزیشتان بەڕێستان چۆن لە بڕیاریکردنەوەی فڕۆکەخانەکان دەڕوانن ئایا ئەمە ڕێککەوتنە یاخود ئەمە تەسلیمکردنی فڕۆکەخانەکانە بە حکوومەتی عێراقی پێشەچی سلااو و ڕێزم بۆ بینەرانی بەڕێز و بۆ کاکزانا و بۆ جەنابیشێت سپاس ڕاستیکردنەوەی فڕۆکەخانەکان بەو شێوەیە شێوەیەکی سروشتیە لەبەرەوەی ئێمە لە دەوڵەتێکی فدرالیانە لە دەوڵەتی فدرالیشا قانونی فدرالی دەبێت بەسەر هەموو مەرزەکانە سنوورە فڕۆکەخانە سنوورە هەموو خاڵێکی سنووری دەبێت شروتی حکوومەتی فدرالی لە سەر تەطبیق بکرێت بە قەناعەتی من ئەوە شتێکی باش بوو کرایەوە بەڵام ئێمە پێم مابی دەبێت بگەڕێنەوە سەر چاوێک بخشێنەوە بە مێژووی خۆمانە لەگەر حکوومەتی ناوەندیە ئێمە زۆر هەڵەکراوە ئەو هەڵانە وای کردیە کە ئێمە بووینە هۆی ئەوەی کە بتواندرێت زۆر مەکاسب لە دەست بدەین هەتا ئیسا کە باوەڕی نییە بە ئاسایشی هەولێر بتوانێت یان سلێمانی بتوانێت بەڕێوەبردننی فڕۆکەخانەکان لە دەست ئەوانە بێت
بۆیە کەسێک لە بەغدا ئەنێردرێت ئەوە شتێکی ناشیر نەبوو ئێمە لەبەرەوەی ئێمە معنای وایە مواتنی دەرەجە دوینە لێرە من ئەو گلۆمەیە ئەخەمە سەر حکومەتی هەرێم کە ئەو زروفەی خۆڵقاند ئێمە مەواتنی دەورەجە یەک نەبین دوو بین دەبا ئێمە لە پاش ڕزگارکردنی عێراق مواتنی دەرەجە هاوڵاتی دەرەجە یەک بین لەسەر ئەساسی هاوڵاتی یەکسان ڕاستی ئەوەی منەی بینم ئێستا کەوینەوە قالبێکی دیکە لە پەیوەندیە کە ئێمە داوای ماف بکەین لە بەغدا و بەغدا مافمان بداتێ لە کاتێکە ئێمە دەبایە خاوەن ماف باینە و شەریک باینە شەریک بوون بەو شێوە حکومەتەی کە کرا لە عێراقا کە شەراکەت بوو شەریکی دزەکان بوو ڕاستی سەرانی حیزبەکانی ئێمە لەگە سەرانی حیزبەکانی ئەوێ من دیفاع لەوان ناکەم لەگە سەرانی حیزبی ئەوێ هەمویان شەریکە دز بوون پێکەوە دەوڵەتێکیان بەڕێوە ئابرد و ئیمکانێتی دەوڵەتێکیان ئەخوارد بەڵام ببوونە نەهامەتی بۆ خەڵکەکە ئێمە دەبایە هێزە سیاسیەکانی کوردستان داوای ئەوەیان بکرد بە کێمە دەبێ مواتنی دەرەجەیەک بین دەبایە هاوڵاتی یەکسان بین دەبایە ئێمە ئێستا کە ئێمە وەکو ئەوان ساحیبی ئەوە بن چێ لێرە یان چێ لە نەجەف ئەتوانێت مەتار بەڕێوە بە یا لە بەسرا بەڕێوە ببە بەڵام بەداخەوە ئێمە کەوتینە ئەو حالەتەیە ئەوەش غەڵەتێکی گەورەی ئێمە بووە بەڵام لە هەر حالەتێکە ئێمە ئەو ڕفەرەندەمەی کراو ئەو تەسەڕوفاتانەی پێش ڕیفەرەندەم کە حکومەتی هەرێم و برندوو حیزبە سەرچەکەی هەرێم ئەیکرد ڕاستی یەکێتی و پارتی وای لە ئێمە کرد کە بەڕاستی بۆ 50 ساڵی دیکە نەتواندرێت بگەڕێنەوە ئەو دۆخەی لە 2003 کە ئێمە تیایدا بووین بۆیە ئەبینین ئەوانەی ئەو مەسائلانە ئێستا عەفرینە ئێستا لەسا هەولێرە کەرکوو گیراوە ناوچە دابراوەکان هەموو تەبعیەتی ئەو عەقلیەتە بوو کە چۆن ئەتوانی زۆرترین باش ببەی بۆ خۆت بۆ حیزبەکەت بۆ سەرانی حیزبەکەت لە جیاتی ئەوەی بتانی تەسبیتی مافەکانی نەتەوەکەت بکەی ئەوە غاڵەتە گەورەکە بووە ئێمە من هیوادارم ئێمە تەجروبەیەک دەگیرین لەو لە پاش ڕیفەرەندەم کە عەقلیەتی ئێمە بگەڕێتەوە بۆ ئەوەی بتوانین ببینە ماواتنی دەرەجە یەک ڕاستی ئەوە وەختێکی زۆری دەوێت ئەگەر نەبینەوە دەرەجە یەک ئەبینەوە دەرەجە دوو یەک شت ئەمەوێ دەوێ برێم ئەوانەش دەیانەوێ مەسەلەی نەفت و بوجە و ئەو شتانە هەموو ئەکەوێتەوە ئەو قالبەی کە بەڕاستی دیسانە کە ئەوان دەیانەوێ چۆن باشترین گەورەترین بەشیان بەدەستکەوێ وەکو حیزب وەکو سەرکردەی ئەو حیزبانە بە دژی بەرژەوەندی گەل بەڵێ پێت ئەوەی کە ئێستا ئێمە ئەمڕۆ دەبینەوەی کارێم ڕازی بووە فڕۆکەخانەکان تەسلیمی بەغداد بکە لە 150 خاکمان لەدەستدا لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارە هێرێم پشکی هێرێم کەم کراوەتەوە پەیوەندیەکان لەگەڵ دەرەوە پچراون ئەمە هەموو نەتیجەی ڕیفراندۆمە ئێستا ئێمە کە دەیبینین تەنها نەتیجەی ڕیفەرەندەمەکە نییە نەتیجەی ئەو شێوە تەعاملەی سەرکردایەتی دوو حیزب بوو کە دەیانویست بەڕاستی ئەو چی هەیە سەروەت و سامانی ئەو منتیقە بیخۆن ئەوە لەلایەکەوە گوێ نەدەن بە تەسبیتکردنی مافەکان و ئینەما قۆستنەوەی بوونی قەزیەکی ڕەوا ئەو قەزیە ڕەوایە بۆ مەکاسبی حیزبی بۆ مەکاسبی شەخسی بەکاربێنن ئەوە بوو لە لایەکەوە بۆیە گەیشتە حدێک ئەوەندە غرورگرتنی چوون بۆ ڕیفەرەندەم کە چوونە ڕیفەرەندەم تەبعاً هەموو شتەکان نەتیجەی ئەوە لە ڕۆژی ڕیفەرەندەمە ئەوە یعنی گەیشتە قیمە ئەلەو قیمەیە دەبێ بێتە خوارەوە لەوەوە ئێمە گەڕاینەتەوە بۆ ئەو حالەتەی کە ئێستاکە ئێمە وەکو هاوڵاتی دەرەجە دوو تەعاملمان لەگەرەکرێ بەڵێ سوپاس دەکەم کاک زانا سەبارەت بە مەسەلەی دەستور هیچ مادەیەکی دەستوری هەیە بۆ نمونە باز لە بەڕێوەبردننی فڕۆکەخانەکان بکات بۆ نمونە بە هاوبەشی یاخودەوەی کێستا لە مەودووە هەرێم و بەغداد لەسەر ڕێکوت ئایا هاوبەشی یاخود تەنها لە دەسەڵاتی حکوومەتی عێراقدایە ئەم بەڕێوەبردننی فڕۆکەخانەکان بەڕێوەبردننی فڕۆکەخانە و دەروازە سنووریەکان کۆمەڵێک مافی حکوومەتی فیدرالی تێدایە کۆمەڵێکیش مافی حکوومەتە خۆزەیەکانی تێدایە
ئەو ئەرکانێک کە پەیوەندن بە ناوەندەوە پێویستە لە ناوەندەوە بەڕێوە بدرێن باقی ئەرکەکانیش لەلایەن حکوومەتە محەلیەکەەوە لەوێ بەڕێوە بدرێت دیاری کراوە بەڵام ئەرکەکان دیاری کراوە بۆ نمونە چی لەلایەن ناوەندەوە چی لایەن هەرێمەوە لە دەستوری عراقیدا دەسەڵاتە تایبەتەکانی حکوومەتی ناوەندیەوە باس لە چەند قزێ دەکات مەسەلەی ئاسایش مەسەلەی بەرگری مەسەلەی دارایی مەسەلەی پەیوەندیەکانی دەرەوە کە هەر چوار شت لە نێو فڕۆکەخانە هەیە بوونی هەیە ئەمانە لە تایبەتمەندەکانی دەسەڵاتی اتحادیە دەسەڵاتی فیدرالیە خۆی مەوکو یاساناس ناتوانین لەم حەقیقەدا دابدەین مەسەلەی ڤیزە و چ گوتە مەسەلەی ئەمنیەتی خەڵکە چۆرە مەسەلەی کومەرگە مەسەلەی ئەو کەلوپەلانێکە دێ و دەڕوا ئەو شانێکە دێ و دەڕوا ئەمانە هەمووی دەسەڵاتی اتحادیە بە ڕاشکاوانە لەناو دەستور ئاماژەی پێکراوە نەک لە فڕۆکەخانە بەڵکو بە شێوەیەکی گشتی لە عێراق ئەمە کاری حکوومەتی اتحادیە لە جێبەجێکردندا ئیدارێکی هاوبەش بەکاردەهێنرێ مەرج نییە فەرمانبەری لە بەغدا بۆ بێ فەرمانبەری نەتەوەی تری بۆ بێ هەمان ئەو فەرمانبەرانێکە لە هەرێمانە بەڵام بەستناویان و فەرمانیان و موچیان لە ناوەندەوە بۆ دێەوە پێویستە سەر بەو دام و دەستگایانە بن کە لە ناوەندەوەن مەسەلەن باس بۆ کراوەکە ئەفسەرانی وەزارەتی ناوخۆ پێویستە هەمان بەک و هەمان شێوازی ئەفسەرانی وەزارەتی ناوخۆی عێراقی بەکاربێن نەک ئەوانی هەرێمی کوردستان بەڵێ زۆر باشە بەس لەمە دوای ئێستا بۆ نمونە حکوومەتی عێراقی دەسەڵات هەیە بۆ نمونە بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر بگۆڕێ سلێمانی بگۆڕێ بۆ خۆی مەسەلەن بەرپرسی بەشی پاراستنی ئەمنیەتی فڕۆکەخانەکان خۆی دایبنێ و دەسەڵاتی هەیە لەمە دووە هەموو ئەو بەشانێک کە پەیوەندیان بە حکوومەتی فیدرالیەوە هەیە دەسەڵاتەکانی خۆیەتی بەڵام شتەکانی تر بە ڕاوێژ لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیارەکان ئەنجامەدا بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە مەسلەی فڕۆکەخانەکان ئایا پێشتر کە دەسەڵاتێکی اتحادی بۆ بەس هەرێم بەکاری هێنا وەکو پێویست فڕۆکەخانەکان داهاتەکانیان لە خزمەتی هاوڵاتیانی هەرێم بەکارهاتووە ئەوەی کە بەرەزوو داهاتی دەسەڵاتێکی فیدراڵە بەڵام پێشتر هەرێم بەکارهێناوە بێگومان بوونی ئەو دوو فڕۆکەخانەیە لە هەرێمی کوردستان بەرەو پێشچوونێکی زۆر گەورە بوو و کاراسانێکی زۆر بوو بۆ هاوڵاتیان و بۆ هەرێمی کوردستان دوو دەواازەی سنووری زۆر گرنگ بوون ئەمە لە باخی کەم ناکەینەوە بۆ دەستخۆشی لەکردنەوەی ئەو دوو فڕۆکەخانەی دەکەین کە کاتی خۆی بنیادرا دروست کراوە کاری باشیان تێدا کردووە بەڵام بێگومان لەم فڕۆکەخانەنە زیاتر هەندێک بەرژەوەندی سیاسی و حیزبی و شخصیشی تێدا پیادە کراوە ڤیزە دراوە بە هاوڵاتیانی هەندێک وڵات کە لە عێراقدا قەدەغان یان عێراق پەیوەندی لەگەڵیان هەندێک زۆری کەلوپەل هێنرایە و بردرایە لە فڕۆکەخانەنە کە لە عێراقدا ڕێگا پێدراو نییە و هەندێک کەس سەفەری کردووە بەهۆی بەم فڕۆکەخانەوە ئەگەر لە بەغداوە سەفەریان کردبایە فەرمانی گرتنیان نەبوو دەستگیر دەکران حکوومەتی ناوەندی ناتوانین تا سەر ئەم شتانە قبول بکە بۆیە ئێستا ئەم دوو فڕۆکەخانەیە کە لێنی باشیان گرتووە بۆ هەرێمی کوردستانیش بەڵام لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان نەیزانی باش ئیداریان بابەتە بکات بەڵام ڕاستە لەسەر مەسەلەی فڕۆکەخانەکان پەیوەندیەکانی ئێمە تێک نەچوو لەسەر بابەتێکی تر و کە بابەتی ڕێفرەندۆم و بڕیارە ناڕێکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بەڵام دوای بڕیارە ئەوەندە زەرمان پێکوت بە هەرێمی کوردستان ئێستا بە 10 ساڵی تریش ناگەڕێنەوە ئەو شوێنەی کە پێش ڕێفرەندۆم لێبووین ناگەڕێنەوە ئەم هێز و ئەم قووەت و ئەم ئیدارە و ئەم نیمسە سەربەخۆیەی کە پێش ڕێفرەندۆم هەمان بوو لێرەوە حەجمی ئەو زەرەرەمان بۆ دەرەکەوێت کە بە هەرێمی کوردستان کەوتوە زرامت باسی لە دەستدانی 150 خاکت کرد ئەمە هەر لەلایەکی زۆر گرنگەوە پاشە مەسائلی دارایی لێرەوە من دەمەی بەڕاشکاوی ڕایگەێنم ئەو زەر و زیانەی کە خەڵکی هەرێمی کوردستان لەدەست ئەم حکوومەتی هەرێمە بینیوێتی لەدەست حکوومەتەکەی حەیدەر عەبادی و مالیشینیان دیتوە هەرگیز ئەوەندەی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی ئێستا حکوومەتی هەرێم زەڕی هەبووە بۆ سومعە و بۆ شکۆ و بۆ کەرامەتی خەڵکی کوردستان ئەوەندە حکوومەتەکانی بەغدا زەڕیان نەبووە بە مالیشی بە عەبادیشەوە بەڵێ
زۆر باشە دواتر گرێمەوە لای بەڕێزت کاک زانە کاک دکتۆر محەممەد سەبارەت بە دەسەڵاتە فیدراالیەکان بۆ نمونە ئەوەی کە مەسەلەن فڕۆکەخانەکان هەبووە مەسلەی نەوت هەبووە خاڵە سنووریەکان هەبووە کە پێشتر هەرێم بە شێوەیەکی سربەخۆ مامەڵی پێوە کردوون ئایا توانراوە ئەمان لە خزمەت هاوڵاتیان بەکاربێن یاخۆ زیاتر لە خزمەتی حیزب و بەرپرسەکان بەکارات و نەم دەسەڵاتە فیدراالی کە پێشتر هەرێم ممارەسەی کردووە خۆی واقعەکەی ئێستا کایبینین ئەو واقعە جوابی وەڵامی پرسیارەکەت دەداتەوە کە تو ناتوانرێ موچە بدرێ خزمەت گوزاری نییە کارەبا نییە هەموو مەکتەب نییە ئەوە هەمووی نەتیجەی چیە نەتیجەی بەکارهێنانی ڕاستی عەقلیەتێکی قڕنی وستا بووە کە بەڕاستی قڕنی وستایە و عەقلیەتەی کە دەسەڵاتداری لە کوردستان پێکرێ قڕنی وستایە لێرە دەسەڵاتداری کردیە کە هەموو جوگمەکانی دەسەڵات بەکار بێنێت بۆ ئەوەی چۆنیەتی گەورەترین خزمەت بە خۆیان بکەن گەورەترین بەرژەوەندیان هەبێ لە کوردستانە ئەوجا لە ناحیەی نەفتەوە بێ لە گازەوە بێ لە عەردەوە بێ لە مەسەلەی بەکارهێنانی دەسەڵات بێ بۆ بەرتیل خواردن بۆ خڕکردنەوەی پارە بۆ نەهێشتنی هەبوونی بازارێکی ئازاد باز قۆرخکردنی بازار بێت ئەوانە هەمووی نەهامەتینە ڕاستی ئەمە کە زروفێک هاتە پێش ڕاستی کە ئەوێک هەبوو لە کوردستانە بۆ دوو بوجە هەبوو لە کوردستانە ئێمە لە 2009 پێش 2009ش نەفر لە کوردستان ڕۆیوە لەگەر ئەوەشە بوجەی فیدرالی هاتووە بۆ کوردستان ئەو پارەی کە بۆ خۆیان بردیانە لە نەفتەوە خەرجیان کردیە لە هەندێک مەسائلی بینا و ئەوەیە بزانە بینا شتا ئەو بینایانەی کایبینین نەتیجەی ئەوەیە تۆ یەک شت هەیە یەک میقیاس هەیە دەبێ هەموو هاوڵاتیەک بیزانێ تۆ تەمەشای هەر شارێک بکە ئەگەر دیتت بینای گەورەی زۆر بە گەورەی لێبوو لە هەمان کاتیشە جێگا هەبوو لە ناو شارەکە کەلاوە بوو معنای وایە ئەوە زۆرترین گەندەڵی لێیە لەبەر ئەوەی ناتواندرێت لە شارێکە دوو نەوعە مستەوای مەعیشە هەبێ دوو نەوعە تەتەور هەبێ یەکیان تەتەورێ یەکیان لە بەرەو پاش چوو بێ یەکیان بەرەو پێش چوو بێ ئەگەر ئەوە بوو معنای یەکیان لەسەر حیسابیەوەکەی دیکەیە ئەوە بووە مەسەلەکەی ئێمە نەفت ئێستاش نەفت ڕاستی ئەوە مشکلێکی گەورەیە عەقلیەتی ئێرە ئەوانە دەیانەوێت نەفتەکە نەدەنەوە ڕاستە خۆیان تووشی قەرزێکیش کردووە بەڵام ئەو قەرزەش بۆ خەڵک بەکار نەهاتووە ئەو قەرزەش بۆ خۆیان بردویانە لەبەر ئەوەی کتێبێک دەرچووە پێرن پایپ دریمز یعنی خەونی بۆڕی لەو بینە دەرچووە لە ئەمریکا کتێبێکە کە باسی دزی گەندەڵی نەفتەکە لە کوردستانە دزی بابرین ڕاستی من گەندەڵی مشکل ئەوێک نییە کەلیمێکی زۆر پڕ بە پێستی ئەو مەسەلەن دزی و زەردەیەکە باسی دزی و زەردەیی نەفتەکات کە چۆن ئەو پارەی کە لە داهاتی نەفتە چۆن لە خاریجەوە ئەیبەن بۆ حیساباتی دیکە چۆن ئەی شارنەوە هەتا گەیشتەتە دەرەجەیەک نەشیان توانیە هەمووشی ئاشکرا بکەن ئەو کتێبە دەبێت تەرجمەی کوردی بکرێ ئەو دەم خەڵک ئەزانێت کەچی چۆن فێری لێکراوە چۆن دزی لێکراوە لەو ڕۆژەی کە نەفت دەردێ عقوو دەکرێ هەتا تەزدیرەکرێ هەتا ئەفرۆشرێ هەتا پارەکەش دێتەوە لە هەموو مەرحەلەکانە ئەڕوتێنرێتەوە ئەوە هەموو پارەی خەڵک ئەڕوە بۆ نیوەی پارەی ئەو پارەی ئەفرۆشرێت نیوەی ئەو پارە نایەتەوە ئێرە بۆ نایەتەوە ئێرە چێوە چوو ئەچێتە چ حیسابێک چێ شەریکە ئەوانە تەبعەن باسی واکە کە ئاشتی هەورامی خەبیرێکی گەورەیە لە بزرکردنی پارەکان بەڵام کەسانی دیکەش هەیە شەریکێتی هیوادارم ئەو کتێبە تەرجمەی کوردی بکرێت تا بزانین ئێمە چۆن فێرمان لێکرێت ئەوە مەسەلەی ئەساسی ئێمە ئەوەیە عەقلیەتی بەڕێوەبردننی کوردستان عەقلیەتێکی گەلێک متەخەلیفی بەڕاستی هی ئەوە نییە ئەسلەن ئوموری شەش حیوانی چیان بدرێتە دەست نەک ملەتێک بۆ ینی پێ دوایە کە ئەوانە ناتوان شەش ئاژەڵ بەڕێوە بن نەوکو میلەتێک
لەبەرەوەی عقلێتی ئەوان چۆنیەتی خواردنە، چۆنیەتی دزینە، ملەت بەڕێوەبردن ئیدارەدان ئەوەیە تۆ چۆنەتی خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنی، چۆنیەتی ئیدارەی ئەوە بدەیت، چۆنیەتی بەرەو پێش بۆ 50 ساڵی دیکە بۆ 100 ساڵی دیکە تو بتوانێت مەسخۆت بە مەسئول بزانی لە ژیانی ئەو نەوەکانی دادێن. لە ئێستا خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنیت، بتوانیت پەروەردەیەکی باشت هەبێت، نیزامێکی تەندروستی باشت هەبێت، ئینسان مساوات هەبێت، کەسێک ئیرادەی کەس احترامی هەبێت، شخصیەتی ئینسان دەبێت قیمەتی هەبێت. ئەوان هیچ ئەو مەفهومانەیان نییە. مەفهومی ئەوان ئەوەیە چۆن ئەتوانن ئینسانی کورد بکەنە مادێک بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان. ئەوە عقلێتی ئینسانێکی زۆر زۆر متەخەلیفە، حتا ڕئیس عەشیرەتێکیش نییە. من یەک شتم بینیوە، یەک ڤیدیۆ شێخێک هەیە دەستی ڕاگرتووە، ئەرێ کەسی دیکە بە شێخی خۆتان قبول مەکەن، تەنها من ئامۆزان بێ هەر کەسێکم بێ بە شێخی قبول مەکەن، من شێخم، هەر پارێکتان هەیە زیادە بێنن بیدەنە من قەرجێکم بۆتان. عینەن ئەوە ئەو عقلێتەیە کە ئەوان ئیدارەی کوردستانەکەن. بەڵێ سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکمان هەیە، دواتر دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە بەغداد لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێ تەکراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی مخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بێت بەڕێزان کاکزانە پێشتر بەڕێزت باست لەوە کرد کە
حکومەت هێرێم زیاتر لە حکوومەتەکەی مالیکی و عەبادی زیانی لە خەڵکی کوردستان داوە بەڵام پێی وانییە بۆ نمونە ئێمە لە 150 خاکمە لە زداوە فڕۆکەخانەکان کۆنتڕۆڵیان کەوتە ژێرە دەسەڵاتی عێراقەوە بۆ نمونە کێشە لە دەواازە سنوورەکانی لە مەسەلەی نێوتە بۆی سیاسەتی عێراقەوەیە نەخێر ئەوانە هەمویان ئەنجامی سیاسەتی شکست خواردووی ئەو حیزبانی فەرمانڕەوا بوون لە حکوومەت هەرێمی کوردستان ئەو بڕیارە بێت ڕاستەکراوانەیە کە ئەوان داێنە ئەو زۆر مامەڵەیە کە ئەوە کردیان لەگەڵ عێراق لەگەر هەرێی ناوخۆی هەرێمی کوردستان لەگەر ناوەندە نێودەوڵەتیەکان ئەمە بۆ هۆی ئەوەی کە ئێمە چەندین ساڵ بگەڕێنەوە دواوە بەڕاستی ناوی خەڵکی کوردستان ئەم ڕاستیانەی لەبیر بچێت دەبێت بەڕاشکایی بزانن چێ بووە هۆکاری ئەوەی هەرێمی کوردستان چەندین ساڵ بگەڕێتەوە دواوە ئێستا هەموو خەباتێک بۆ ئەوە دەکرێت کە تەناوەک خۆی لێبێتەوە فڕۆکردنەوەی فڕۆکەخانەکان چ دەستکەوتێ شتێدایە ئێمە پێشتر فڕۆکەخانەمان هەبوو ئیشی دەکرد بۆ هەموو دنیا دەڕۆیشت ئێستا تەناوەک خۆی لێکراوەتەوە و هەروە کۆمەڵێک شتێتریش هەیە وا هەوڵە دەیوەک خۆی لێ بکرێتەوە کاتە بزانە حەجمی ئەو زەرەر و زیانێک کە بە هەرێمی کوردستان کەوت بە خەڵکی هەرێمی کوردستان کەوت لەسەر دەستی ئەم سیاسەتە شکست خواردنی هەرێمی کوردستانەوە چەند بووە باشە بەڵام پێ دوای بە چەند ساڵی تر ئێمە دەتوانین ئەو سەربەخۆی کە لە فڕۆکەخانەکان هەمان بوو بەرەستی بێنینەوە 150 خاکەکە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارهەرێم بەرز بێنینەوە خاڵە سنووریەکان لەمە دووە بەرز بێنینەوە ئێمە تا بەشێک بین لە دەوڵەتی عێراقی و بخۆمان دان بە دەستوری عێراقی بنێنەوە تازە ئەم شتانە بەم شێوەی جاران ناکرێت چونکە ئەمەی کە جاران دەکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا زێدەڕۆی زۆر تێدا بوو و بەڕێوەبردی کۆمەڵێک دەسەڵات بوو کە دەسەڵاتی خۆیان نەبوو لەبەرەوە ئێمە لە هەرێمی کوردستان شتێکمان نییە ناوی حکوومەت ئەوەی هەمانە دەسەڵاتە هەوڵیدا خراپترین پیادەکردن بۆ دەسەڵات بەکاربێنەوە بەژۆندە تایبەتەکانی خۆیان ئەگەر حکوومەت بێ عەقلیەتی حکوومەتایەتی و عەقلیەتی حکومڕانی دەبێت تێبگا تۆ هەرێمێکی لە ناو دەوڵەتێکی ئیتیحادی کۆمەڵێک دەسەڵاتت بۆ خۆت پیادە کردووە ئەم دەسەڵاتانەش بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبووە زیاتر بۆ بەرژەوەندی حیزبێک بووە تاقمێک بۆ لە ناو حیزبێکیش کە بۆ خۆیان کاریان باشانە بۆ ویستیانە کاروباری خۆیانی پێ بەرەو پێش بن یعنی ئەوان ئەم جۆرە سیاست و بەرنامانەی کە بۆ گەشەپێدانی توانە داراییەکانی خۆیان بەکاردێنن و زۆر زیرەکانە شتێدا سەرکەوتوو بوون ئەگەر نیو ئەوەندە خزمەتیان بە هەرێمی کوردستان کردبایە دڵسۆزمانە بۆ ئەو خەڵکە زجیان بەم میلەتە سوتابایە ئێمە ڕۆژمان بە ئەمڕۆ نەدەگەیشت و نە ئەو خاکەمان لە دەست دەچوو و نە ئەم جۆرە شکستێش کە ئەوڕۆ خەڵکی هەرێمی کوردستان تووشی بە بەرامبەر بە حکوومەتی عێراق تووش دەبووین حکوومەتی عێراقی لە بیانوو دەگەڕا و ئەوان بێویژدانن بەرامبەر ئێمە بەڵام دەبێت بیریشمان نەچێ سیاسەکانی هەرێمی کوردستان کە حکومڕانن لە هەرێما ئەم بیانوانیان لەسەر سینیەکی زێر پێشکەشی عەبادی کرد هەموو بیانیان دایە دەستیان ئەوانیش هەلەکە لە دەستە خۆیان نادەر و هەوڵەدەن زۆرترین استیفادە بکەن لەم هەلە و دەسەڵات و هەژمونی خۆیان بژێڕنەوە بۆ هەموو شوێنێک لە هەرێمی کوردستان بەڵێ زۆر باش بەس دەبێت ئێستا خەڵکی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەو سیاسیانەدا بکە کە بەرز بە شکست خوارد و ناویان دەبێت کە خاکمان بۆ هۆیەوە لە دەستدا فڕۆکەخانەکان خاڵە سنووریەکان دەبێت چۆن مامەڵای لەگەڵ بکە لە کاتێک ئەوان ئێستا تاکو ئێستا داوای لەبوونیان لە خەڵکی کوردستانیش نەکردووە من زۆر مەترسیم هەیە لە سادەیی و خۆشباوەڕی خەڵکی هەرێمی کوردستان کە بەداخەوە بەهۆی ڕاگەاندنێکی چاوەشەکاری حیزبەکانەوە ڕەنگە ئەم ڕاستیانیان لەبیر ببەنەوە شکستەکانیان بۆ بەدەستکەوت پیشان بدەن هەروەکو لە ڕابردوودا کۆمەڵ نسکۆی گەورەیان کرد بەڵام ئێستا بە شانازیەوە باسی دەکەن و وەکو دەستکەوتێک باسیەکەن ئێمە دەبێت خەڵکی هەرێمی کوردستان زیاتر هۆشیارکەینەوە و بۆ خۆیان تێبگەن کە هۆکاری سەرچی ئەم زەرەرەی ئەما تێکەوتوین حکوومەتەکەی حەیدەر عەبادی نییە من بیان و حکوومەتی عەبادی نایمەوە بۆ خۆم ڕەخنەی دنیام لەسەری هەیە بەڵام عەرەب و فارس و تورک ئەمانە کێشەی مێژوویمان لەگەڵیان هەیە هەر شتێکیش بکەن بەرامبەر ئێمە ڕەنگە بۆ خۆیان پاساوێشتدا هەبێ بەڵام کاتێک کە دەسەڵاتێکی ناوخۆیی مامەڵەیەکی نادادپەروەرانە لەگە خەڵکەکەی خۆی بکە و هەموو ئەزمموی هەرێمی کوردستان سڕ بکاتەوە کورد بکاتەوە بۆ خزمەتی خۆی نەک بۆ خزمەتی خاک و میلەتەکەی هیچ بەرنامەیەکی استراتیژی نەبی بۆ داهاتووی ئەم میلەتە ئەو کات دەبێ ئێمە هوشیار بین و خەڵکیش هوشیارکەینەوە
ئەوانەیە کە 25 ساڵە 26 ساڵە ئەم هەرێمە بەڕێوە دەبن بە ئیمتیازەوە شکستیان هێناوە نابێت جارێکی تر ئەم ئەزمونە بخرێتەوە دەستی ئەوانە بۆیە لێرە دیسان بە ڕاشکاوی دەڵێم هەرێمی کوردستان پێویستی بە قیادێکی تازەیە جیاواز لەو قیادەیە کە 26 ساڵم هەرێمە بەڕێوە دەبات و دەزانین ئەگە بەردەوام بن لەمە خراپترمان بسەبێت. بەڵێ سوپاس دەکەم. کاک دکتۆر سەبارەت بەوەی کە بڕیاریکردنەوەی فڕۆکەخانەکان پێ دوایە کێشەی تری چارەسەرکردنی کێشەکانی تری بە دووادادەی بۆ نمونە خاڵە سنووریەکان مەسەلەی نەوتە و مەسەلەی موچەی فەرمانبەرانە؟ خۆی ڕاستی ئێمە دەبێ بزانین چییە مشکلەی ئەساسی ئێمە ئەوەیە نەبوونی جیهانبینیە کە لە لای قیادەی سیاسی کوردەوە لە لای ئەو ئەحزابانەوە ئێمە ڕاستە ئێمە کێشێکی عادلمان هەیە کێشێکی ڕەوامان هەیە بەڵام ئەو کێشە ڕەوایە چۆن ئەتوانی چارەسەری بۆ بکەیت ئێمە 70 ساڵە 80 ساڵە یان تقریبا مرێ بۆ 100 ساڵە ئێمە لەو جغزا ئەسوڕێنەوە کە چۆن بتوانین وەکو هاوڵاتی دەرەجە دوو هەندێک مافمان بدرێتێ داوای ماف لە خەڵکەکەین خۆمان نەکردتە سەر ئەوەی کە ئێمە داوای ماف لە خەڵک نەکەین ئێمە برین ئێمەش خاوەن مافین چۆنیەتی ئەو مافانە چۆن بەشەکرێت چۆنیەتی ئێمە جێگەی خۆمان بگرین لەو دەوڵەتەیە ئێمە حەقیقەتی برین ئەو ڕفرەندەمە ئەوەی بۆ ساغکردینەوە کە ئەوەی ئێستاکەوە دۆڕی بۆ لێ ئەدرێ دیسانەکەەوە لە ئێستاە دیسانەکە هەڵخەڵەتاندنی ملەتی ئێمەیە بەناوەی سربەخۆی و بەناوەی ئەو شتانەوەیە کە نایەتە دی خەونی سربەخۆی ڕاستە خەونێکی جۆ خۆشە بەڵام چۆن ئەهێنیە دی ئێمەوە دەبێ وەکو سکۆتلەندیەکان کار بکەین ببینە بەشێک لەو دەوڵەتە پێی پێگای خۆمان لە سنتەرە بەقوت بکەین ببینە هێز لەوەیە سەرۆک وەزیرانمان هەبێت ئەنجامە ئەو شێوەی کە علااقاتەی کە ئەکرێ لە بینی هەرێم و لە بینی سنتەرە علااقاتێکی سروشتی بێت نەک دەوڵەتێک لە ناو دەوڵەتێک بێیان وەکو هەڵپەرستێک بتەوێت کە زروفێکت بۆ ئەخۆڵقێبی قۆزیەوە بۆ هەندێک مەکاسبی حیزبی و مەکاسبی شخصی لە کاتێکە کە زەرەرێکی گەورە لە نەتەوەکەت دەدەی لێ ناگەڕی پێگای بچەسپێ لەو دەوڵەتەی کە ناوی عێراقە ئێمە بەشێکی لەو عێراقەیە مادە بەشێکی لەو عێراقەیە دەبێت تموحی هاوڵاتی کورد ببێتە سەرۆک وەزیران نەک لێگەڕێ برێ ئەوە بۆ شیعەیان ئەوە بۆ سونەیەیان بۆ عەرەبەیان ئێمە کوردین کورد دەبێ چاوی لەوێ بێ ڕۆژێک لە ڕۆژان سەرۆک وەزیرانی هەبێ وەزیری دیفاعی هەبێ ئەمن و ئاسایشی عێراق لە دەستی بێ بەڵام بەو شێوە بێ کە تو بەڕاستی دەبێ مواتینێکی مخلیسیش بی تۆ بتەوێ فێر لەو دەوڵەتە بکەی ناکرێت بە فێر ناکرێتەوە ئەوجا من ئەخ لێرە مەسلەی نەفتەکە ژەگەڕێتەوە ئەو سروشتی بوونەوە چۆنە بێت بەوەیە کە مەفهومی سوڵتەت بگۆڕێ مەفهومی کارکردن لە عێراق بگۆڕێت جیهانبینیەکەت بگۆڕۆ استراتیجیەتی ئەوەتە بێ کە ببیە لاعبی یەکەم نەک ببیە ئەوێک لە تەرەفەوە کار بکەی تۆ نابێ خۆت پەراوێز بخەی ئینعیزالی بی دەبێ ببیە سێنتەی بچێ ناو سێنتەری بۆیە لە عێراق ئیسەکەگە سیرکەین من ئەو لەگەرەوە ڕاگەوە میستم مەسەلەن عەرەب لە هەموو عەرەب مستەفید نییە ئەسلەن عەرەب زۆربەی هەرە زۆری عەرەب وەکو کوردەکەی ئێمە بەڕاستی ڕەنجەڕۆیە بەڵام چۆنیەتی ئەتوانی حیزبێک دروستکەی بۆ هەموو عێراق بۆ کورد و بۆوەش وەکو حیزبی عومال لە سکۆتلەندا دروست بوو کاتێک لە بەریتانیا حکمیە کرد بۆ ئەو دەم سکۆتلەندا بەرەو پێش چوو لە علمیان هەموو لایەنێکەوە ئێمەش دەبێ ئەوها بکەین ئەگەر ئەو استراتیجیە نەگرینە بەڵام پیادەی ئێمە ئیستا چاویان لەوەیە نەفتەکە نەدەنەوە دەست کە نەفت نەدەنەوە دەست عێراق بوجە نادرێ ئەوە ئاگا دەبێ هەموو هاوڵاتیەکەوە بزانێت بۆیە بەو شێوە بەو دیعایانەی ئەوانە نابێ قوور بکرێت سبەنێکە پێیان بوترێ برێن وڵا حکومەت بوجە نادا قوتی خەڵکی کوردستانی بڕی قوتی خەڵکی کوردستان لەسەر ئەو ئەساسا بردرێت کە لێرە دزێکی دیکە هەیە دزیە دیکە هەیە ئەکرێ ینی بۆ پێ دوایە نەوت تەسلیم ناکەن ینی پێ دوای تا ئێستا ژامەدەنی نەوت تەسلیم کەن نەوت تەسلیم ناکەن لەبەر ئەوەی بڕاستی ئیسفادەی ئەوان ئیسفادەی تایبەتی خۆیانی لێ کردووە لەبەرەوەی بەلای کەمی بەلایانی کەمی وەکو لە حیساباتەکان دیارەبێت نیوەی داهاتی نەفتە خورێ
ئەگەر تەسلیمی عراقی بکەنەوە ئەوە نامینێت ئەوە لەلایەکەوە لەلایەکی دیکەشەوە قەرزێکی زۆر کراوە مەسەرەن لە تورکیایە لە رووسایە ئەو قەرزانە ناتوانن بدەنەوە یانی شەریکەکانە حکوومەتی عراقیش لەو حالەتی ئێستاە نایگرێتە ئەستۆی خۆی بەڵام ئێمە چۆنێتی ئەتوانین داوا لەوە بکرێن ئەندامانی پەرلەمانی کوردی پەرلەمان لە عراق لە پەرلەمانی عراق دەبێت داوای ئەوە لە حکوومەتی عراق بکەن چۆنیەتی ئەو پارە بژێڕێتەوە کە ئەوانە بردویانە بۆ ئەوەی ئەو پارە بدرێتەوە قەردەکان ئەو دەم نەفتەکە وەربگیرێتەوە بدرێتەوە سێنتەر ئیدارەی نەفت بکەوێتەوە دە سێنتەر لەوێ بودجەی کوردستان بێت ئەوانە مەسەلە ئەساسیەکانن ڕاستی نەوەک ئێمە بەڵێ وەزعی خەڵک خراپترە بێ ها بەڵێ بە کورتی سەبارەت بۆی کە پێشتر زۆر هەردوو پارتە سەڵاتدارەکە بۆ نمونەمانەوەیان بۆی داهاتی خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان و نەوت و هێزەوە بووە پێ دوای لە زدانی ئەمانە پێگەیان چی بەسەردێ لە هەرێم و لەگەڵ بەغداشە بە کورتی بێ سوپاس دەکەین خۆی مەسلەی نەفتەکە ڕەنگە بەکاریان هێناوە بۆ بەهێزکردنی پێگەی خۆیان لە کوردستانە بە قەنەعەتی من پێگەیان لاوااسترە بێ بەڵام هێشتانەکە جەماوەری ئێمە ڕاستی بەداخەوە نەگەیشتێتە ئەو ئاستەی کە بەڕاستی لە مەعاناتی خۆی بگا لە مشکلەکانی خۆی بگا چۆنیەتی داوای مافەکانی خۆشی بکە ئەگەر ئەوە نەبێ ئەوە مشکلێکی گەورەی خۆڵقاندیوە بۆیە ئەو دووس حیزبە هەتا ئێستاکەش برێن لە سەدارەتی کاری سیاسینە لە کوردستانە بەڵام بە قەنەعەتی من ئەگەر بێت و ئەوانیان لێ بستێنرێتەوە تەبعاً نەفتیان لێ بستێنرێتەوە ناتوانن ئەو گەندەڵیە هەیە ئەو بندیوارە هەیە ئەو کەس زەمیر کڕینە هەیە ئەو شتانە ببینێ ئەو دەم سیاست مەزرایەکی تەبیعیە گرێتە خۆی کە ڕێڕەوێکی تەبیعی گرتە خۆی ئەو دەم ئەکەوێتە سەر بەرنامە کام حیزب بەرنامەی باش بوو ئەو ئەتوانێت تەسیری هەبێ لەسەر ساحەکە سپاس دەکەم کاک زانە بگەرم و لای بەڕێزت کاتمان کەمەوە سپاس دەکەین گەر بە کورتی بێ سەبارەت بە مەسلەی چارەسەرکردنی کێشەکانی تر پێ دوایە چارەسەرکردنی موچەی لێ دەکەوێت یاخودەوە ئالێتەی کە کێشەیە لەسەر ناردنی موچە کە باز دەکرێ عێراق رازینە لە ڕێی وەزارەتی دارایی حکوومەت هێرێم دابەشی بکات هیچ شتێکی تازەتر یاخۆیەک و پەرلەمانتاران هەوڵتان چیوە بۆی ئەم بربەستانە لا ببن ئێمە کوردنەرانی کورد لە ئەنجومەن نوێنەرانی عێراق هەموو هەوڵەکانی خۆمان خستە بەر و هەموو میکانیزمە پەرلەمانیەکانمان بەکارهێنا ڕاگەاندماوە کە پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ سەفارەتەکان و نەتەوەیەکگرتوەکان و حکوومەتی عێراقی بەکارهێنا بۆ ئەوەی قەنەعەتیان پێبینین مەسئلەی هاوڵاتیان و فەرمانبەران زیاکەرەوە لە مەسئلەی دەسەڵاتدارانی هەرێم بەداخەوە تا ئێستا حکوومەتی ناوەندی و هەروە کورد لە پەرلەمانیەکان گوتاریان زیان نییە لە نێوان هاوڵاتیان و فەرمانبەران لەلایەک و دەسەڵاتدار لایەکی تر هەموو ئیجراتەکانی کە لەگەڵ هەرێم ئەیکەن لە ڕاستە لەگەڵ بەرپرسانی هەرێم نایکەن دەچن لەگەڵ موسسەکە دەکەن کە لە ئەنجامدا هاوڵاتی زەرەر دەکات من ئەمڕۆ لە بەرنامەیەک لە یەشێ تەلەڤیزیۆنەکان کە چەند برادریش تێدا داوام لێکردن گوتم ئەگەر ڕاست دەکەنەوە پێم بڵێن تا ئێستا چەند بەرپرسی هەرێمی کوردستان کە تێوە گڵاون لە گەندەڵی داواتە لەسەر قەیدکردن چەند حیساب بانقیتان بلۆ کردووە چەند ئیجرعاتان بەرامبەر بەرپرسە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەرگرتووە کە ئێوە دەڵێن نەوتیان دزیوە و گەندەڵیان کردووە وایان کردووە هەموو ئیجرعاتەکانیەوە بڕیارەکانی ئێوە ناحەچیمانە بووە زیاتر لەگەڵ موسسە بووە لەگەر هەرێمی کوردستان بووە لەگەر خەڵکەکە بووە خەڵک بازەکەی داوە نەک بەرپرسەکانی ئێمە بۆیە ئێستاش کە فاکتەری نێودەوڵەتی هاتوۆتە ناو قەزلێکە ئەمریکیەکان زۆر بەخەستی هەوڵدان هەرێمی کوردستان تەسلیم بە عێراق بکەنەوە بەرپرسانی ئێمەش لە هەرێمی کوردستان هەر جارێک ئەمریکا و ڕەهەندی نێودەوڵەتی هاتبێتە ناو قەزیەک فشاری خستۆتە سەر هەرێمی کوردستان من لە چەندین لەو شتانە بەڵگەم لەسەر هەیە بەڕاستی ئێستاش لە ترسیەوەی کە حیساب بانقەکانیان بلۆک بکرێت بۆ شتی گەورەتر ڕوودا لەسەر بەرپرسەکانی هەرێمی کوردستان هاتوونە مەرجەکانی حکوومەتەکەی حەیدرابادیان قبول کردووە کە پێشتر باسیەوەیان دەکرد ئەمە نابێ و ناقانونیە و نادەستوریە کەچی ئێستا هاتوون هەموو مەرجەکانی قبول بکەن و هێدی هەموو شتەکان جێبەجێ دەکەن بەڵێ بەڕێزتری ئەم ڕێکەوتنەش زیانی گەورەمان لێ دەدا لە ڕاستیدا هەرێمی کوردستان بەڵێ بەڕێزت ینی بەڵگەت زانیار لا لەسەرەوەی کە لە ترسی ئەوەی کە حیسابە بانکیەکانی بەرپرسان بلۆک بکرێ ئێستا لەگەڵ بەغدا دەگەن و ڕێکەوتن نەک لەبەر بەرژەوەندی خەڵک
من زانیاریم هەیە کە حکوومەتی فیدرالی لیژنەی پێکهێناوە ڕێو شوێنی زۆر تون دەگرێتە بەرابەر ئەو پارەی کە لە عێراق بەهدەر چووە بە لە هەرێمی کوردستانی شو لە شوێنەکانی تریش و لە سەراستی وەزارەتی دەرەوە ئێستا بەدوا داچوون هەیە بۆ سەرۆت و سامانی بەرپرسەکانی هەرێمی کوردستان لە دەروەی وڵات و ئەوانیش هەستیان بەم مەترسیانە کردووە بۆ یانێ بە هەر نرخێک بێت ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکەنە بۆی مستعد شخصەکانیان نەکەوێتە مەترسی لە ڕاستیدا هەر ڕۆژێک دواخستنی ڕێکەوتن لەگەڵ بەغدا قازاندی چەندین ملیۆن دۆلاری تێدا بۆ هەندێک کۆمپانیا بۆ هەندێک کەسایەتی کە بەردەوام نەوت دەفرۆشن کە بەردەوام هەندێک زۆری ممارەزە و بازرگایی دەکەن کە تەنها بەرژەوەندی خۆیانی تێدایە. بەڵێ بە کورتی ئەی مەسەلەی موچەکە پێ دوایە پێش نەورۆزەوەی عەبادی موچەکە بێت یاخود دیاریکراوی موچەی وەزارەتێکە سوپاس دەکەین بە کورتی بێت. موسێ وەزارەتی پەروەردە پێشی نەورۆز بە پێ خستەکانی حەیدەر عەبادی و سەرچاوەکانی ناو ئەنجومەنی وەزیران ئەبێ لە خلالی ئەم چەند ڕۆژە خەرج بکرێت. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ڕێک لە بەڕێزان زانە ڕۆسایی ئەندامی پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵمان بووی هەروەها بەڕێز دکتۆر محەممەد کیانی ئەندامی پێشوو پەرلەمانی عێراق کە لە ڕێرەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.